ساڵا بێچار کە ناسراوە ساڵا بێچار ناویتەوەم ساڵ عەلی کەریمە لەدایک بووی ساڵی 1960 سلێمانی گەڕێکی سەر شەقامم هەر لە سلێمانیش گەورە بووم بە حکومی بەردەوامەکەمان قسەکردنە سەر ئەدەب با بڵێم ئیتر لە کۆتایی هەفتاکان یا سەرەتای هەشتاکان بە دروستی چوومەتە واری سەرەتای هەفتاکان کۆتایی هەفتاکان بەڕاستی بۆ خوێندنەوە ینی کۆمەڵە کتێبکە ئالانجماو من بەڵام لە سەرەتای هەشتاکانەوە ئیتر جۆرێک لە سەرەتای نووسین و ئەوەی کە دەڵێن گڕووگاڵ مسۆد و دەستنووسشماوە لەبەر خۆم لە گشتیا بەڕاستی بۆ ئەرشیف تۆزە باشم لە ناوەڕاستی هێشتاکانەوە وەکو گەنجێک لە وەسەتی ئەدەبی با بڵێن لە باشوورە دەرکەوتم ئەو دەنیشت زۆرتر بەڕاستی بە چیرۆک لە زۆربەی کۆمەڵێک بووین ینی چیرۆکمانە نووسی من ئاریان فەرەج ئاکۆ کەریم مەسەلەن کامەران ڕەفیقی ڕەحمەتی زوو بەڕاستی کۆڕمە ئیسماعیل حەمەمین لێرەوە چاوی هەمیان واچەکەم و درود بۆ ڕۆحی کامەرانی جوانە مەرجیش زۆرتر بە چیرۆک دەرکەوتم بەڵامی تر لە ئەتوانم بڵێ 85-86 بەدواوە کە پەمانای کەریمە بەڕاستی عیشق یەخەی پێگرتم عیشق ڕێی پێگۆڕیم نازانم هەستمە کرد چیرۆک جواب نایەتەوە وەڵام نایەتەوە شیعر بەلا ڕێیا برم و هەتا ئێستا شەرم با نازانم ئیتر بەدڵش حەزەکەم بەڕاستی دوجار بگەڕمەوە سەر ڕێگا ڕاستەقینەکەی خۆم کە چیرۆکە کە دنیایەکی پڕ فەنتازی و تایبەتتر سلێمانی لەو ڕۆژەوە جاردراوە کە تۆ شاری ئێشگری ئازادیت و بۆ هەمیشە هەر بێداری لەگەڵ دیلەتی هەڵناکەی ئازادی وەک هەناسەتە لە مێژوودا ڕاپەڕین و ڕەشەباکەت پێناسەتە ڕۆم و عەجەم ئالی عوسمان هاتن خاکت بەبا بدەن ڕۆم و عەجەم ئالی عوسمان هاتن خاکت بەبا بدەن سەریان دای لە بەردی ورەت فێربوون چۆن خۆت لێلا بدەن لە شەوە زەنگی دیلیدا مانگە شەوی ناوچەکە بووی لە شەوە زەنگی دیلیدا مانگە شەوی ناوچەکە بووی دڵی زیندوی کوردایەتی و دایکی هەر چوار پارچەکە بووی هاوخەمی مەهابادی لەگەڵ وا نیژمان دەگری بۆ قامیشلۆ هاوپرسەی لە تەکیە دەژی دەمری ئەی ئەو شارەی هێشتا لاوی عیشق لە خوێن تا دەگەڕێ کەچی مێژوو بەنێو کوچە و ماڵ بە ماڵتە تێدەپەڕێ نەخێر ئەو دەما چکم ئینسان بەڕاستی لە هەر فەزایەک لە هەر بێکا بژیت کاریگەری و بێت لەسەرە ئێمەش لە سەرەتای هەشتاکانە و دیارە و کاتە گەنج و خوێنگەرمیش بووین دەتوانم بڵێم ئەو نەوەی ئێمە زۆرترین شتەکان ماشتی بە زۆرێک لە زۆرەکان هەر سیاسییان تۆزە قورسە بڵێم شۆڕژێڕانە وەرتەنانەت من شعرم لە گۆڤاری گزن یەکێتی نووسەران هەبوو لە شاخ وهر بەنای بێچاری شۆ یانی ئەوەندە چوزانم بڕوا بەخۆ بووبووین کە هەردوو مامۆستای عەزیز مامۆستا حەمەد کەریم عارف و مامۆستا ئەحمەد عارف کە ئەوان بەڕاستی لەقی کەرکووک گۆڤاری گزنیان دەرەکرد لە شاخ لە بەرگەڵوو
من قبالي زنقة مثلا شعر بلاو بتوكا زورش مشاري حماسي بون ولا زور كور و مناسبة أدبية جسماني براس مشتم خلنا دوكا تنانت موري رفزي لدراوا كاتك مشاعر كان من ورقته أو كاتل برا برتروش ميري جماور اتر اگر موافقت کرای موري بو اگر موافقت نکرای موري بو من بیر ملک دو کار براسی هروکو زورگ ل تحدا کردن ولا بسرچلی او شعرانه مخنو ک دابیان مو بلا مصراب النبي بيخني تو من دشمو انا مدخنوا وكاسيته كانش ما هو ميجو بلغا ديال فيلم برداري زورين ابو بكاسيت ما بس بدنگ ما بويا اتوانم بلم اتا بيج رابرين يتم مسائل برگري لخاك برگري لبيروزيا كان اشتكنا وبدس خود به وهزار قوس قم دمش براسي شكون معنا مفهوم اشتكان معنا وتامش تريانا بو ببراو دقل استايكا بداخل زور لسمك كان زور لو جوانانيكا او دم انسان اما دبو جاني عند بينا بخشي استا بحكمي كومالك حلو مرجو سياستي ناجور او ارسو او بهاو تامع نما مداخل اتوانم بلم او برسالة تا سيكي زور درستا طواوة شكم مرزني هر فشاري سياسي براسي هر فشاري شي دروني روحي جسدي تنانات تو ذكرت كسيك بلدانك بفشارك جسدي يعني وايد بشعر المسيح مثلا لبينديك سوزداريا فشارك الروحي لسر الإنسان يعني هم فشار كان بزورك كان شكون بو كتو فشار لسر بروي جورج لقدانوي تازه وجورج ل بروبنوي تازه بيديا دربرني كي تازه تلك نصينا كتعبير لناوه بويا من قمان منيلو ك إنسان كاتي لجر فشاره هر جور فشارك بفشاري سياسي شوا زميني نوسين وأفراندني لبارتره يعني تاوي كيس فشارك لسر نبيسكم بزورة كان إذا رنگ خوشي نزاني بو بنوسي ديوي كتير شاب راستي مار وكل جنابتنا ماجدتان دا صالان يشتاكان زور شعر ولا فورما على شكل بو عيش غير نصرة بو خانمي غير نصرة بلام زورك بعضين كاريجري أدبي سيمبوليزم هبو لا سر نصران وخنري جدي ولياش أجيلو بوكا وشكان ديتواني يا ديزاني وشكان ترجمة كا كودي وشكان تيدقي يعني بون مناخوي مهمو بيستمان كاتيك شاعري قولا ما مستا بشيو أغلى دزجيرانم كوتريشي ديار بكرة يعني أويلا دوان زوان أبو من دالان يعني إما لو كاتانا بوجور شعرانك سرمزبوين خود منزاني وخود ناكيتو دزجيرانك كوتريك بقدوي كده منزاني كودو مفهومي وشعر بششي قولي دي كردستانا كباكوري كردستانا بويا راستا زور جار تشلو لان رجيمو تشلو لان بداخو او بناوادي منوسرة كرداني كده دزقا كان يرجم ابن زوجة دوري مراقب يعني مراقب زوخراي بشانا بيني بدونياي وقد عربي قنيدة تواني شعري كرد بخينته رفزي بكاته بقدوي كرديك ديخينه وكرديك يعني جاي داخل كهر كردكش كودو معنى شعركي بو بابرين دايري أمن وانش رنگ ترجمة كر كما بس يم كسأوية بويا وشعر ممنوع ذكره يا وشيلو كم ذكره أو كاتانا براسي أدبي يعني سيمبوليزم وكباس مكير دولي بالاي هبو وشاعراني قولش يعني حتى ما مستشار كوتا صار يشتغل بينش كده شعرابو طوابي ديوانا كاني ك بيوم يدوا ديواني بيشتون الشاخي روبار ودوسور دي شيء وما نبو يعني صار ليه الريجن لبابلين سيمبول يعني بو زمانين نسيوكا دوات شوتا فضايش آزاد الشاخ وناويزي بيرمجا بويا بله زوجة شعري دلاريج أكراك جوريك خلنو يا جوريك رقابي للسلبي
بەڕاستی ئەگەر بە وڵامێک و بە ناوێک کەسێک دیاری بکەین پێم وایە غەدر لە تەواوی شاعیری دنیاکەین. چون شعر هەموو سانەیەک شاعیرەکان هەموو دەقە و سەعاتێک حزوریان لە ڕۆحێمە هەیە، بەڵام هەر یەکە و لە کات و شوێنی خۆی و لە مۆسمی خۆیە. مەسەن تۆ لە جەیەک شەرکەبێ کەسە خوێنیتەوە داگیرتەکە بەولاترەوە ڕۆی مەسم پشکی نەخوێنیتەوە سیرەکەی لەگەڵی ئاوێتابی لۆرکە خوێنیتەوە بە هەمان شێوەیە، ڕامبۆ دەخوێنیتەوە، شاملو دەخوێنیتەوە، پشتیتەوە لای پەشێ بۆیە بەتەنیا لە زنشانکردنی یەک شاعیر بە بڕوای من غەدر لە شاعیرەکانی کاکەی تو ڕەنگە لەخودی و شاعیرشکە بڵێ ئەو. بەڵام دوجار هەموو شاعیرانش بەڕاستی پەیامێکیان هەیە کە شعرە کە با بڵێین ئینسان وکو خۆی نیشان بن یا پەیامەکە و خۆی بگەێن لە ئینسان لە کۆی هەمویان ناتوە دەتوانێت و پەیامە دەستکەوێت، هەنی هیچ شاعیرێک بەتەریان ناتوانێت. بەڵام بە حکمی ئەو با بڵێین هەلومەرج و جوغرافیا ئەدەبیەک ئێمە هەمانە، چون کە تۆ دەڵێ کوردستان ئەگەر باسی شاخ و داخ و دارستان کرێ مەسەلەن دارگوێز بەڕوو یا بەڕوار یان دارەبەن، ئەدە دارانم کە یەکسەرێنە بەر زیهن و خەیاڵی تۆش کومیتر کە باسی شاخی کوردت کرد بەڕاستی هەرواشە لای خۆشمان کە باسی تەئسیراتکەی بەڕاستی بۆ خۆم مامۆستا شەرکۆ هەمیشە هەیمەنەی بەسەر ڕۆحمەوە یا هەیمەنەی بەسەر لەو دنیا فراوان و یا فەرهەنگێکە و پیاوە بەڕاستی فەرهەنگێکە بەمانای کەلیمە ینی ناتوانانی چەند بڵیت ناتوانانی بێکاریگەر بیت، بەڵام لەوە گرنگتر بە بڕای منەوەیە کە بتوانی کاریگەر نەبی یا بتوانێژە کاریگەری دەچیت چاوی لێ بکەی وەکو دنیای داهێنان وەکو دنیایەک پڕ لە جوانی، بەڵام وەکوی کە جێی داخە ئێستا دەتوانم بڵم چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات ینی چۆن دەڵێ سوپایەک خەڵکێکە کورد لە نەژێر تاسیری مامۆستا شەرکۆیان یان بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە هەشتەکانی ئەویش بجوونەوە بکەوە بخۆی پێم وایە نەکرێ باشترە چونکە وتوێتی پێشتر عەرزم کردم دەکرێت وەکو حاوک و هێما سوودی لێ ببیندرێت، ینی وەکو سەرچاوێکی گەورە و کانیەکی ڕوون، بەڵام ناکرێمە بینوسینەوە جاریشکە. لەگەڵ دووری تۆ ڕانایم هەتا دەمرم، لەگەڵ دووری تۆ ڕانایم سەر هەڵدەگرم شوێنێ بێتەوە بێلانایم، ڕادەمێنم دەنجی هەناسەت دێتە گوێم، دادەمێنم تۆ لەگەڵ مایت و دووری دێم. لە خەیاڵما تۆ هەر کچەکەی جارانی، تۆ لە ساڵما وەرزی عیشق و ماجبارانی، چاودا دەخەم هێشتا دەستت لە دەست مایە، هەرچی دەکەم دەنگت هەر لە گوێی هەست مایە. بە چرپەیەک لێوەکانت دەی هەژاندم، بە خورپەیەک دڵدەیانجا دەیگریاندم، هەر نیگایەک بەس بوو کە من ئیتر بەفڕم، هەر نیگایەک بەس بوو کە من ئیتر بەفڕم، لە جێگایەک بە دووری ڕانایم دەمرم.
بمناسبة الشعر ياخذ الشعر شيء بحقت يشغلوا برسالة قرصاني ك بيم وزور جار نكردني باشتر بيت لقى الحرمة بو برسالة جنابتان من دمك لو جيشتوم كمال حالة ده كمال النوع كمالك يعني إذا تعبير لخدات وناتواني براسي بعض لخدات كي يعني بكلمة بلي خواي جورو خواي بقدر كده روح إنسان هي يعني بتعبد واني كسونو لي يتر طواو إيمان دارن يعني تو شون باسيني بوكي عشق ناتواني بكلمة باسي عشق كي يعني عشق بالرأي من خدا يعني شعر يعني بالرأي طواو دلهم أوندي شاعري دنيا بيناسب الشعر هي چند شاعر بوانی که روشتون بوانی که زندون بوانی که دین هر یک بیناسه دکه بس من پیم وای هیچان ما فی خوی بشعر نادا هرگز روانگو لحظه که روحی خوی وسیلگه بلام شعر اوندی بس بلین شعر رو هیچ که ببرایم شاعر زور وتراوه يعني من بخوم مش حزكم براسي قصي خلقاني كنا كم شنو قرفتي شي قوري من بخوم ببرن بلام لري انا شارم كتعبير نازم شنو كنت ولا شاعر شر مروفيا كمو مروفا كانيتر بلام هيك او زياده كاتوا هستياريتي حساسيتي و تنيابينيتي ناسكيتي والبنيتي وكهر بخوشم لبيجي فيسبوك وكبناسي نسيما شعر شاي سهمي منا براسي كشاعر الشعر ودي بني رنجا بدهم يعيشوا ظلم كسي كاسين يبني يعني مثلا ويا شاعر اما مين يغني بابلم مويكا الناس كردن به حرمت ميا بلام لو زورا فرنگ و کلتوری و خمانه خوازگاه هر چی بای بس شاعر نبای يعني هر چی بای چون بداخل پیش وقت لسر و قرار داده درا و که شاعر به قرب سر بیت يعني فقير به حجار به سلكن به كلكن به يعني ديوانه بيت دربدر بيت او شتانه كلا لذهني كونستي كومالغايا هي هذا بشاعر اوابه بلام براسي وظيفه شاعر اتوانم لبار الروحي ولبار دروني كوا للدكتور قاعد زوربي براسي مهنه كان قرص كمودي او برجانه او دي او نوستالجيا كشاعر احتياجي دتوانم بلم تنها شاعري يا شاعري كلاستقينتي يبقى تكون تبين الناس يعني شاعرك بهمشتك دجوله دهجه يعني رشبايا او لقل دار كان يعني لقل قلايا كهل دوري اما رومانسيت نيه براستي بالنديك دبينه بجورك دجوره كان كسكرك بيك ودبينه كسيك بتنيا كرك بتنيا من ذلك يعني من على شيء يعني هم أمشطنا براسي رجعنا الشاعر شلون عليه هلا تشينوكو يعني تيك دروز زبيتوا بشاعر بون يا شاعر كيا براسي رنگ بلا مو كسيكا بلا رجكا دجار دم يوزين دي دبيتوا عشق جورك شلون التصوف مرتبه هي مرحله هي براسي ودوا مرحله تصوف كفنا في الله توانو لخدايا مرحله بيجو فنا في الشيخه براسي عشقش كان نجيش فنا في معشوق يا فنا في عاشق يتبو هردو رقص من بخوم رنگا ریب خوم بم توز باسی وکم
بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە گەیشتمەتە ئەو توانەوەیە بۆیە زۆر جار هەموو شعرێک بۆ عیشق ڕام ناگرێت هەموو نووسینێک بۆ عیشق ڕام ناگرێت چکم هەر زۆر زوو بە ڕنگ و بەتام و بە بۆ نادەزانم کامە عیشق نییە یعنی بۆ من تێستم کردو ینی من بەڕاستی ئاشنایەکی ڕەحیم لەگەڵ عیشق ئێمە لە دەروە ڕێکلامانە بەڕاستی کە پێویستم پێی نییە عشقی ژۆ حاڵەتەیە هەتا نەیچێژی هەتا تێی نەکەوی بەڕاستی خۆ عیشق هەمیشە وتومە ینی بێم وعید دێ نەک کات و شوێنوانی نییە و هیچ خەیاڵ و پێشوەختێکی نییە عیشق کە هات دێ بەڵام ئەو عشقی کە دەمێنێتەوە کە سەرمەدیە کە بەڕاستی تر داگیر دەکا کە ئینسان کە عاشق بوو سیرەکە لەوەیە نی عشق بوون ئێمە هەمیشە پێش عشق لە چاوێکی تر و لە دیدێکی تر و لە پشتی شوشەیەکی ئاوەژووە هەموو شتەکانە بینین بەس کە عیشق دێن نا ئەو شوشەیەدا دەچێت ئەو چاویلکەدا دەچێت دنیاوە خۆی دەبینی یعنی گوڵێک بەڕاستی کە عاشقێک دەیبینێت جیاوازە لەوەی کە نەعاشقێک دەیبینێ یعنی مۆسیقایە کە عاشقی گوێی لێ دەگرێت جیاوازە لەو مۆسیقایی کە نەعاشقی گوێی لێ دەگرێت گۆرانیەک وە جوانیەکان بەڕاستی تەواوی جوانیەکان بۆیە من هەر لە وڵامی پێشەوتم کە عیشق وەسف ناکرێت لە ڕیزی شعروانەیە بەڵام من زۆر جاژتومە خۆزگە ئینسانەکانم عاشق بوونایە بڕوات بێکەوە زانم خەیاڵە یۆتۆپیایەکە کە مستەحیلاتە دەردێڵێن بەڵام ئەگەر ئینسانەکان بۆ لەحزەیەکیش درکی عیشقکان یعنی عیشق لە ڕۆحیانە بێ بەس بەمانای کەلیمە ینی تەسەوڕ ناکەم نە ڕق ئەمێنێ نە دووڕووی ئەمێنێ حورمەت ئەمێنێ درۆ ئەمێنێ نە شەڕ ئەمێنێ نە پاش هەموو شتانەی کە هەیە چکم ئینسان پێویستی پێی نابێ ئەگەر ینی عیشق لە ڕۆحیا بێ کە عیشق لە ڕۆحیا نەبوو بەڕاستی تر هەموو شتەکانی تایە بەس عیشق نەبێ بۆیەش زۆر جار عیشق ئەوەندە تەنیایە عاشق ببورن ئەوەندە عاشق تەنیایە ئەوەندە غەریب و نامۆیەکە لە کەلتوری ئێمە زۆر جار بەشێت و بە غەریب و بە سەرگەردان و بۆ لەبەری خەڵکە زۆرینەکە دەرک بە عاشق ناکەن و نازانن لە حاڵەتێکی ڕۆحی و دەرونی و دنیا بینیایە بەڵام ئەوەی کە دەڵێن بە نازانم بەدایان دکتۆر بەقەد نەخۆشێک لە ئازار تێناگا هەر بۆیەش بەڕاستی تەنها عاشق یان معشوق تێدەگا عاشق لە حاڵەتێکە مەسەلەی بێوێری و نووسین بە بڕواڵێم ینی بە هەموو بە دژای تاریخ نووسەر هونەرمەند شاعیر فەیلسوف هەمووانی کە متر دێنە سنوورە حرامەکانەوە ئەگەر بێوێر نەبن هەر لە یەکەم هەنگاو دانیشن باشە چون تۆ بۆیە دەنووسی بۆیە گۆرانی دەڵێ بۆیە مۆزیک دەژەنی ئەمانە خۆی هەر پێشوەخت بە کللتوری دینی تەوان هەموو دینەکان بە جۆرێک لە جۆرەکان نووسین مۆسیقا گۆرانی بۆ خۆیان پێشتر حرام کراون ینی پێشتر ئەوانە لە سنووری محرەماتان بەڵام کە تۆ دێیت پێشەمەشتە محرەمات دەشکێنی ینی ئەو سنوورانەی کە دامراون دەیانشکێنی دواتریش بەڕاستی دەبێ قسەی تازەترت پێ بێ ینی دەبێ بە خەڵکیشی کەش بڵێ تۆ بۆ گوێ لە مۆسیقا ناگری بۆ ناخوێنی تۆ بۆ نەکە باش بەڕاستی ڕێپێنەدراوە لە کەلتورێکی داخرای وەکو خۆمانە بۆیە بیوێری ئەوێ جورئەتی ئەوێ بەڕاستی ئەگەر جەسارەتی ئەوێ نەدبێ هەر وەکو دەیان و سەدان و هەزاران کەس کە دەنووسێ و دەڵێ و چوزانم بەڵام لەجێی خۆیان ینی ناجوڵێن بۆ هەمیشە پێی وایە ئەگەر فڵانشت بڵێ خەتەرە ئەگەر فڵانشت بڵێ کۆمەلگاری قبول ناکات مزگەوت لی قبول ناکات ماڵبات و بنەماڵەلی قبول ناکات نەخێنە بیڵێ
يعني جادي هەروەکو نازم حکمەتی گەورە دەڵێ ئەوەی کەوت دەڵێ من نەسووتێم و تۆ نەسووتێ ئەی چییە ینی دەی جوور ڕووناکە کاتەوە ئەی باشە ئەگەر ئەم نێڵە ئەو نێڵێ شتەکان نەوتنیش دیارە دەبێت جورئەتیە دەبێت جورئەت هەبێت دەبێت ئازایەتی هەبێ بە وتنی هەموو شتەکان ئەگەر تۆ لە فەزا و کلتورێکی تەندروست و نۆرمەڵا بیت ئەو شتێک کە تۆ دەیڵێیت با بڵێن جورئەتیش بێت ئەگەر وا بێت ئەوەی تجێ خۆی دەگرێت ئەگەر واژ نەبێ لە بەرامبەر تا دەیان کەسی لە تۆ بیوەرتر دێن دەڵێن نەخێر کاکەوە ینی یا تۆ باشت نەک تۆ باشت نەپێکاوە دەبێ ئاوا ئاوا بێ بۆیە بەڕاستی ئەگەر مەرج دابین بۆ نووسین و بۆ نووسەر کە من بۆ خۆم بڕام بە مەرجدانان نییە بەڕاستی ئەگەر وتم مەرجە بێت بیوێری جورئەت جەسارەت مەرجێکی سەرەکی وڵا تۆ چۆن عەترێک بە فەزایەکە بڵاو بێتەوە بە ژووریەکە چۆن عەترەکە و هەواکە لە یەک جیاکەیتەوە بە چ پێوەیە دەتوانی لێکیان جیاکەیتەوە یان تا چەند بۆ یەکتری زەڕورن لازمن ئەوە دیدی منە ینی هەڵبەت بەڕاستی مۆسیقا و شێعر بۆ خۆیان وەک هەوا و ئۆکسجین و عەتر ینی هەڵبەت وەگەر هەوا نەبێ بۆ نەکە ناگات دەگەر بۆ نەکە نەبێ بۆیە ئاوێتەیەکی ڕۆحی و یادی تر بۆ خۆیان چوزانم دوو دیوی دراوێکن دوو دیوی پارەیەکن زۆر جار لە تەنیاییە یاخود لەو کاتانەی کە با بڵێن دەخوێنمەوە بەڵام تەنیام لە با بڵێن فەزایەکی تەنیام مەرج نییە هەموو جارەکان بە زۆربەی جار کە بیر مەکرێتەوە یان کە هۆشمە سەر خۆمە بەڕاستی پێم خۆشە بە لە ئاسێکی نزمانژێم لە مۆسیقا و یاخود زۆر جار مەقامات کە ئێمە لەم دیو مقامەڵین ڕۆژهەڵات دەستگاڵێ و ناششارمەوە کە بەڕاستی مەقامێک دەستگایە کە بەدەنگی ژنیش بێ بەداخۆ لە کوردیا زۆر دەگمەنن یان بە مودەتێکی کەم دەتوانین جۆرامیان بگری بۆیە بەڕاستی زۆر جار پەنا بەمە بەر خانمانی فارس لە و ئیتحاد لە مەراسی قەدیمیەکانەوە تا ئەمانەی یەک دوودەیی پێشوو کە هایدە بەڕاستی بەشی سەرەکی هەیە لە گوێگرتنی من لە مەقامەکانی هایدە ئارامێکی ڕۆحی زۆرم پێبەخشێ ینی بەڕاستی وە زۆر جارتر لەگەڵ خوێندنەوەکەشە دەتوانم بڵێم ئاوێزان و ئاوێتەیەکی زۆر ئیتر جاری وای ئاگام لە مقامەکە نامێنێ ئاگام لە خوێندنەوەکە نامێنێ زۆر ڕاحەتم زۆر مشتاحم بە دەنگی ئەو خانمە لە کاتی خوێندنەوەیە هایکۆ هەڵبەت سەبکێکی تازە نییە سەرەتا و سەرهەڵدانی هایکۆ کە بەڕاستی پێناسەکەی یان زێدی هایکۆ وڵاتی ژاپۆنە یابان بەڵام زیاتر ئەتوان بڵێم لە دوو سەدەیە کە لە تەواوی ئەدەبیاتی دنیا بە ئەدەبی کوردیشەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگدانەوەی هەیە و هەندێک بە تایبەتی بەڕاستی لای لێکۆڵەرانی ئەدەبی دەوڵەمەندی فارسی زۆر جار پیان وایە ڕوباعاتی خیام و بابەت تاهیر جۆرێکە لە هایکۆ لەبەرەوەی کە لە موشەگەلێکی دیاریکرا و چەندی ڕێکی دیاریکرا هەڵبەت هایکۆ مختصر مفید سێ دێڕە و لە دێڕەکان بەڕاستی تەنانەت ژمارەی بڕگە و مۆرە و وشەکانیشی بە جۆرێک لە زۆرەکان نەک بە هەروایە ینی دیاریکرا و بڕاوەیە بۆیە بەڕاستیوانی کە هایکۆ دەنووسن دەست بۆ هایکۆ دەبن ئەگەر پێش هایکۆ بەڕاستی ڕووناکبیریەکی باشیان لەسەر هایکۆ یاخود هایکۆ ناز نەبن ڕاستە هایکۆ زۆر چووکە زۆر پشکۆلەیە سێ دێڕەکە سێریەکەی چوزانم لە یەک دەقیقە ڕەنگە چوار هایکۆ بخوێنیتەوە ئەوەندە ئاسانە بەڵام من بۆ خۆم بەو تەجربەی دو سێ ساڵەکە بەڕاستی لەگەڵ هایکۆ لەگەڵ مینی شێعر لەگەڵ شێعری وێنە یا وێنە شێعری وانە
بەرخوردەمەیە و مامەڵەمەیە ئەویش بە کاریگەری ئەو زروفی کاتوتە پێشەوە بابنی قەسیدەی درێژ خوێنەری کەمترە دنیای پەیوەندیەکان بە پەیامێک بە مەسەجێک لە ڕێی باڵین تەواوی تۆڕەکان و لە ڕێی مۆبایلەوە کاسانترە ئیتر شاعیرە و شاعیرەیە کوڕە و کوڕێ بتوانی تۆ لەو سێدیڕەیە لەو هایکۆیە لەو مینیشارەیە پەیامێک یان دنیابینیەک چون دوجارە گەرە و کەسە تۆ وێنەکەت پێگەیان حاڵەتەکەت پێگەیان گەیشتم مێشکێ و گەیشتە مەغزیە و ئەو دوجار بیری نییە تۆ بە چەندی ڕگەیانوتە ئەو شتێکی پێگەیشتووە ئەو وێنەیەکی پێگەیشتووە لە زەدێکی ڕۆحی پێگەیشتووە کە ڕەنگە بە دەلاپەڕەش لە شارێکی ترا پێی نەگەیشتبێ یا شارێکی تر بە دەلاپەڕنی توانی بێ بەڵام لێرەوەی کە بەداخەوە زۆر جار من هەر خەفەتیەوە خۆم کە نەبوونی یان ئامادە نەبوونی ڕەخنەگرە لێرە بە ناوی هایکۆوە زۆرە نووسراوە زۆریش نووسراوە بەڵام بەداخەوە هایکۆناسێک ڕەخنە گرێکی تایبەت یا لێکۆڵەرێکی تایبەت بە هایکۆ هەتا ئێستا پەیدا نەبووە هایکۆ و نەهایکۆ لە یەک جیاکاتەوە کەسانێکان شەڕی ئەوە دەکەن کە یەکەم کەسە هایکۆی نووسیوە و دووەم کەسە و ئەوە شاید ئەگەر بەڕاستی ڕەخنەگرێکی ئەکادیمی هایکۆ هەبێ بڵێ بەڕێز ڕەنگە بڵێ ڕاستە تۆ یەکەم کەسی نووسیتە ئەمانە بەڵام بەداخەوە کوانە هایکۆنی یعنی بۆیە هایکۆ ڕاستە کورتترین و بچووکترین شارن لەباری حەزمەوە من دروست وەکو مناڵی بینم تۆ لەباری قەبارۆ چەند بچووکەی بینی بەڵام چەندە گەورەیە بەڕاستی کە هەموو دنیا دوجار دەوێت منداڵێک ئارام بێ منداڵێک باش پێ بگا و پەروەردە بێ هەر بۆیە بەڕاستی هایکۆ بە جۆرەکان وەک مناڵێک وایە بچووکە بەڵام خەونی گەورەی تایە و دنیابینی گەورەی تایە و دەکرێت وە هایکۆی زیندوو مردووشەیە بیرمان نەچی هایکۆیە بە ئەو مەسەلەن زۆر کتێب هەیە ئەڵێ تۆ بە چەند مەسەلەن بە 5 ڕۆژ فێری زمانی ئینگلیزی دەبی یان ڕووسی دەبی یان کتێبێکەوە ئەوە ینی لەسەر بەرجی کتێبەکە وعدی پێداوی تۆ توانی بە 5 ڕۆژ فێری زمانە ببی بەڵام بەڕاستی تۆ خۆ دەگەر ئیساداداتی باشت تیانە بێ مستەوە توانایکی باشت نەبێ نەک بە 5 ڕۆژ بە 5 مانگ و بە 5 ساڵیش فێر نابی بۆیە هایکۆش بەڕاستی مەرز نییە تۆ هەر ڕەگەزەکانی هایکۆ بزانیت دەبێت سێدی ڕوێ دەبێ ئەوەندە وشە بێتتر هایکۆ بێ نەخێر هایکۆژی تر بەشێکی ڕاستە لەباری تیۆری وەکو باسم کرد ئەو شتانن بەشێکی تری دەمێنێتەوە بۆ ئەزمموی شاعیر بۆ دنیابینی شاعیر بۆ خەیاڵ و ئیستاتیکا و فەنتازیای شاعیر دەناخۆ ئەگەر وانە وایە دەکرا بەڕاستی چون شاعیرگەری گەورە هەیە کە ئەوەندەی بە هایکۆیەک یا بەچەند هایکۆیەک بەناوبانگن ڕەنگەوەنە بە قەسیدە بەناوبانگ نەبن وە من هەر لەم بەرنامەی جەنابتانەوە خوێنەر و بیسەری کورد داوات دەکەم کە هایکۆ بخوێنەوە بگەڕن بە دوای هایکۆیە تایبەت هایکۆی زیندوو هایکۆی داهێنەرانە بەڕاستی چکم تینەتی دەشکێنێ ینی هایکۆ بەڕاستی سەڵامەت بەو پرسیارەی شعری ئاوێنە جەنابتان کەم زۆر ئاگادارن ینی شارگەرێکی زۆرم کراوە گۆرانی و من یەکەم شارم بەڕاستی ساڵی 88 کراوە بە گۆرانی ینی پێش 28 ساڵەوە پێش کاکزای جەلال کردیە گۆرانی
لەو 24 ساڵەشە بە بەردەوامی کەدانەبراوم بەڵام ئیتر شیعر هەیە گۆرانی هەیە زەمان و زەمینەکەی دەورە بینێ کە زۆرتر دەڕاتنەوە خەڵکیان بەڕاستی پێشرەفتی و پێشکەوتنی تەکنۆلۆژیاش گۆرانی ئاوێنە یاخۆ شێری ئاوێنە بەڕاستی یەکێک لەو شێرانەی کە ئەو چانسەی هەبوو کەوتە سەردەمێکەوە کە چوەک شێعرەکە با بڵێن چوەک ئەداکردن چوەک و کلیپ و کەناڵەکان بەرکەوتنێکی فراوان و خێرایی هەبوو لەگەڵ خەڵکە یعنی ئەگەر بە بڕاوەڵێم ئەم هەلوو مەرجەی باشوور و ئەو جەنگە نەخوازراوی کە ڕوبەڕووی خەڵک بووە و هەموو گرفتە سیاسی و ئابوووریەکان دەنا ئەو شیعرە یا گۆرانی بەڕاستی لە هەر وڵاتێکی دنیاە بواە طبعا بێمنەتم لەوەی کە مەبەسم ڕێکلامشت نییە ینی چ دەکراوە کە گۆرانی ساڵ و کە تۆپۆوانە چاوی لێ بکرێ چون تەنها لە مدەتێکی کەمە لە یوتیوب ئەو گۆرانیە حدودی 2 ملیۆن بینەری هەبوو بوو 2 ملیۆن یعنی ئێمە کە هەمیشە ئێمە 40 ساڵ هەڵین کورد 40 ملیۆنە یعنی ئەگە هەروەکو کورد چاوی لێ بکەین مەسەلەن 2 لە 40 ینی زۆر زۆرە تۆ یعنی لە هەر 20 کەسێکی کورد ئەو گۆرانی چاو لێ کردبێ و هەڵبەت لە یوتیوب یا لەو کەناڵانەش ئەوەی کە مهمە مودەی زەمەنیە ئایا لە چەمە ئەم تقریبا لە مدەتی ساڵێک یا ساڵێک و چەند مانگێکە گۆرانی هەیە ڕەنگە 5 ساڵ بێ 10 ساڵ بێ لە یوتیوب هەیە بەڵام هێشتا ڕەنگە چەند سەد هەزارێک چاوی لێکرابێ بۆیە ئەوەی کە منی دڵخۆش کردووە بە زۆرێک لە جۆرەکان پێوەریشە بەڕاستی منداڵی کورد ئەتوانم بڵم بە تایبەت لە باشوور لە ڕۆژهەڵات مناڵێکی زۆر حەزیان بۆ گۆرانێ بوو یا من لەلایەن چەندین ئازیزەوە بە هەر بۆ خۆشی بۆ شۆخی کە بۆیان نردبێتەوە بە ڤیدیۆ منداڵی خۆیانی کە سوکاریان کاتێ گۆرانیە دەڵێن ینی کە ئاسڵ زۆر جار ماڵەکان خۆیان ئاگیان لێنێ کە باڵین فلم بەرداریان لێکراوە لەو نمونانەشمدایە جا هەر بۆ خۆی دەمێژە وتراوە ینی گۆرانیەک ینی بگاتە مناڵ بگاتە ڕۆحی مناڵ یا بگاتە کوچە و کۆڵان هەڵبەت گۆرانیگەرێکی زۆر هەیە بە درێژای ساڵان بەڵام ئاوێنە خۆشبەختانە لەو گۆرانیانە بوو کە هەروەکو لەو ڕۆژانەیە لە کەناڵێکی ڕاگەاندن دیدارێکمە بوو بەڕاستی بێژەرە بەڕێزەکە و قسەی کرد کەوتی و گۆرانی هەموو تەمەنەکانە یعنی هەتا باسی لە تەمەنی زۆر سەرەوە کرد کە حەزیان لێتی ئەوان وەکو ڕادیۆ بۆ یەکۆم گۆرانەکانی کە یا هەموو شێرانی کراونەتە گۆرانی خۆش بێ شێری ئاوێنەش بێگومان کە دەڵێن گۆرانی وەکیەکەیەکی مکەمەل کە تێکستە و مۆسیقای و دەنگە بەڕاستی ئێمە لە چرکە ساتی یەکەم گوێبیستی گۆرانی دەبین بەرکەوتنمان لەگەڵ تێکستا دەبێ یا یەکەم ئاشناییمان لەگەڵ کەلیمە و شەیە دەبێ بۆیە کاریگەری تێکست بەڕاستی ئەگەر لە مۆسیقا زیاتر نەبێت کەمتر نییە هەر بۆیە گۆرانی بێش بە مستەوای دەنگی بە ئاستی دەنگی خۆی بە نەبەراتی دەبێ بزانێ چ شارێک گەڵ دەبژێرێەوە چ شارێکی گۆرانیە هەموو شارێک بۆ گۆرانی نابێ هەروەکوی کە هەموو دەنگێکیش بۆ گۆرانی نابێ لە ئێستادا بەڕاستی شعری گۆرانی لە ئەزمەدایە بەگشتی بەڵام وەک پرسیارەکەی جەنابتان شعری گۆرانی ژنان ئەوە هەر زۆر زۆر لە ئەزمەدایە بەڕاستی لە کارەساتیشایە کە خۆشبەختانە لەسەر راستی کوردستانی گەورە خانمگەلێکی بەرچاو کە جێی دڵخۆشیە جێی دەستخۆشیە هاتوونە پێش ئەوان مەردانە و ئازایان هاتوونەتە مەیدان گۆرانی دەڵێن بەڵام لە بەرامبەرە تێکستگەلێکی پێویست نییە بۆ ئەو خەرمانە یان شاعیرانێکی ژنی تایبەت بە شعری گۆرانی ژنان قسەی خۆمان بیر ناچێمە وتمان شعری ژنان و پیاوانەمان نییە بەڵام دنیابینی ژنان و پیاوانەمان هەیە دەربڕینی ژنان و پیاوانەمان هەیە کە
تێکستێک کە خانمێک دەیڵێ ئەگەر خانمێکیش نووسیبێتی من دڵنیام کاریگەری لەسەر گوێگرت لەسەر متەلەقی زیاترە. هەروایشە کە خانمێک ئەوەندەی دەیەوێت پیاوەکان لێی ڕازی بنی گویان نەدەنگی بێت، یان پیاوێک گەنجێک کوڕێک دەیەوێت ئەوەندەی کە خانمەکان گویان نەدەنگی بێت لێی ڕازی بن. ئەمە کەشتێکی سروش کردە. بۆیە ئەگەر ئەو تێکستە بەڕاستی خانمێک بینوسێ خانمێک بێڵێ، پیاوێک بینوسێ پیاوێک بێڵێ، من پێم وایە 100% کاریگەری زیاترە. هەر لەو نێوەندەیە من بۆ خۆم کە افتیخاری پێکەم، هەروەکو چۆن لە ساڵانی پێشووە ئەکتەر و بازیگەری ژن نەبووە لە وڵاتی ئێمە، پیاوەکان ڕۆڵی ژنیان بینیوە. من بۆ خۆم لە ئێستادا بە افتیخارەوە بەڕاستی لە دەیان تێکستی گۆرانی بۆ زۆربەی خانمان تێکسی کە بە کەڵکی یا بە هاوتابێ بە ئاوازێکی خانمێک بەدەنگی خانمێک نووسیمە و کە نمونەش زۆرە لێرە حەز ناکەم ئاماژە بەدانەیە کودوان بم و بەردەوامیشە بم لەبەری ئەزانم وەکو ئاماژەمدا بە حەقەت تێکست و یان شعری گۆرانی ژنانە تایبەت بە ژن، تایبەت بە معناتی ژن و کۆژانی ژن کەمە. سەبارەت بە منداڵەکان هەڵبەت من یا لەگەڵ دایکیاناری من نین، خاوەنی سێکس و دوو کوڕی کە هەر لێرەوە وەکو باوکیان وەکو هاوڕێیان بەڕاستی تەمەنای تەمەنجێژی و ئەو خەمو داخانی کە ئێمە دیمانەوان نەبینن، ئەو هیوانی ئێمە کە نهاتە دیمەوان بێتە دی، کەم و زۆر لەگەڵ هونەرە دەست و پەنجەیان نەرم کردووە، هونەر بەمانایی بەڕاستی لە دەرەوەی کاری نووسین. کاکەمە بەست کە کوڕە گەورەمانە لە بواری مۆسیقایە کار دەکات، لە ئێستادا بۆ خۆی تارژەن یا سێ تارژەنێکی زۆر باشە چاوی ماچەکەم. باسخانم دەنگی باشە گۆرانی دەڵێ بەڕاستی لە بۆنە و مناسباتی خێزانی و یاندا لە زانکۆ، بەڵام بۆ خۆی دیارە تاسا ڕەنگە قەراریەوەی نەدابێت کە وە گۆرانی بێشکارکە. بە ئاعترافی ئەوانش کە مندێک مۆسیق زانوانە بەڕاستی یا هونەرمەند گویانە دەنگی بووە ڕازین لە دەنگی. کاکە پێویست لە مۆسیقا کارەکە دووبارەویش لە ڕیتمە لە زەرب و لە ئالەتێکی تازە کە کاخونی ناوە پێم وایە، هەر ئالەتێکی ڕیتمیە ئیقاعیە وە کلارنێت کارەکات. پەیوەستخانمانەیە ئەویش هەر دەنگی خۆشە، یەک دوو گۆرانی هەیە لە یوتیوبەوەش، بەڵام لێسادا ئیتر خوێندکارە، خوێندنەکەی پێ ئەوەترە. دواتینیان ئەبرێزیانە یا ئەبەجیان بە قەولی خۆمان بەڕاستی لێسادا زیاتر خوێندنەوەی حەز لێیە و ئەو بە ئینگلیزیژە خوێنێتەوە کە چاوی ماچەکەم و تەمەنجێژی بۆ خوازم. ئەتر کە کارێکە خوێنێتەوە لەگەڵ منە کەم و زۆرێک باسیەکات تەمەنی 10 ساڵە هەڵبەت، ینی زیاتر ئەسەکەم مەیلی بەلای خوێندنەوەیە، وەرێ لە پاڵ خوێندنەوەیە نەقاش یا ڕەسامێکی زۆر باشە، دوای دەکرێتەوە کارەکانی ببینن.